ئەنجومەنی وەزیران بێ وەکو نیظام وەکو سیستم ئەوە ئێمە لە ئەتوانین دیشتیا بکەین و بیگۆڕین و ئەوەی کە یاساشە ئەبێ بنێرێت بۆ پەرلەمانی کوردستان بەڵام پێم وایە ئەمە کاتی ئەوە هاتووە هەم یاسای پزیشکی سندیکای پزیشکان هەم یاسای پزیشکانی ددان هەم یاسای سندیکای دەرمانسازان کە خۆشیان داوایان کردو دەبێ بگۆڕدرێت دەبێ ئەو سیستەمە بگۆڕدرێت مەسەلەن ئێستا لە ئەوەی دەرمانسازان پزیشکی دەرمانسازان هەتا 3 ساڵ مۆزەفی حکومت نەبێ ناتوانێت ئیشی دەرمانسازی بکە سندیکای پزیشکانی ددان بە هەمان شێوە سندیکای پزیشکان لەبەر ئەوە دەبێت کاتی هاتووە بێ ئەو ڕێنمایانە بگۆڕدرێت و ئەو یاسایانە بگۆڕدرێت و دەبێت هەلی کار بۆ ئەو خەڵکانە بدۆزرێتەوە لە کەرتی تایبەت زۆر سپاس ناخینە فەرمانە فەرمان بۆ بخوێنێت هەڵمان کردوەوەش نوسخەیەک لە فەرمانەکە ئەتوان هەر کەسە و کۆپیەک لە فەرمانەکە بەرێت باشە بەرەوە والله من بناوی هەردوو سەرنیکاوە بەناوی هەموو دەرچوانی ئەو زانکۆیانەی کە پەیوەندیان بە بواری تاقیقەکانەوە هەیە چی کۆلێجی تەکنیکی شیکاریەکانی خوێن و بایۆلۆجیەکان و کیمیایی سوپاسی بەڕێز جەنابی وەزیر و بەڕێوەبەری دیوانی وەزارەت دەکەین لە کاروباری هونەری بەڕاستی من ئەنیێمە لە دوای وەزارەتی داد و ئەنجومەنی دادوەری ئەمە یەکەم وەزارەتە کە بەدەر لە فەرمانبەرانی خۆی خەمی خەڵکیشی تری هەبێت لەلایەن سندیکاکانی ترەوە ئیش کراوە بە تەنها وەکو پیشەی لە باری پیشەی خۆیاندا بەڵام یەکەم جارە کە فەرمانێکی وەزاری دەربچێت بۆ ئەو دەرچوانەی زانکۆ کە دانە مەزراون بۆی هەلی کاریان بۆ بڕخسێنی ئەمە لایەکی تریشەوە لە هەمان کاتدا کە وەزارەت ساڵانە خولێکی زانستی دەکاتەوە ئەو خولە زانستی لەسەر کێچووی وەزارەتە ساڵانە کە دەکرێتەوە ڕێگە بە دەرچوانی زانکۆکان دەدرێت کە بەشداری ئەو خولە بکەن ئەمە هەم بۆ بەرزکردنەوەی توانستی زانستیانە کە جارێکی کە بۆی دانەبڕن و لە هەمان کاتژە ئەو ڕاژەیە کە لە کەرتی تایبەتە لە تاقیەکاندا کار دەکەن وان ئەژمار دەکرێت بە هەمان ئەو ڕاژەیە کە لە کەرتی گشتیدا کار دەکەن بێجگەلەوە دەرفەتێکی تریشی بۆ ڕەخساندون کە بتوانن بەخۆبەخش هەموو ئەو بەشە تازانەی کە لەوانەیە لە کەرتی تایبەتدا نییە لە کەرتە حکوومیەکەدا هەیە لە کەرتی گشتی وەکو بەشی مۆلیکولەر و جەنەتیک کۆمەڵێک بەشەیە ڕێگەی پێداون کە وەکو خۆبەخش دەوێت کار بکەن ئەمەش جارێکی کە دەرفەت ڕەخسانێکی ترە هەم بۆ بەرزکردنەوەی ئاست و توانستی زانستی هەم بۆ ڕەخساندنی هەلی کار بۆیە من بەناوی سەرجەم دەرچوان و بەناوی هەردوو سندیکای بایۆلۆجی کۆمەڵی کیمیایی فیزیایەوە زۆر سپاسی جەنابی وەزیر دەکەم و تاکید ئەمە زادەی پانتایی فکر فراوانی بەڕێزیانە ومێدی کاری باشتری شێر دەکەین و سپاسی سپاس بۆ ئێوە خۆی سەریکە ئێستا ئێمە پلانێکمان هەیە حتا لە کەرتی گشتیشە کەمکردنەوەی ڕاژەی مەسەل لە 10 ساڵەوە کەمیکەینەوە خۆی کەسێک تاقی بایۆلۆجی یا کیمیایی یانی خریجی کولێجی زانست بایۆلۆجی بێ خریجی کۆلێجی زانست بەشی کیمیا بێ بۆی هەیە لە 10 ساڵ ئێستا پلانمان هەیە بیکەین بە 8 ساڵ کە کردوشمانە بە 8 ساڵ هەتا من ئەگەر ڕاستانەیە 8 ساڵەکەشم پێ زۆرە ئەویش ئەو کەسەش کە دەرەچێت ئەو هینە نییە کە تاعین نەبێ ئیتر نەتوانێت لە کەرتی گشتیشکە کە ئەو ڕۆژەی تەخەڕوجی کرد ئەتوانێت ساڵێک خۆبەخش بێت لە حکومەت یاخود لە کەرتی تایبەت ئیشکا بەشداری دەورێکی تاقیگە بک بۆ ماوەی ساڵێک و ئەو کاتەکە ڕاژەکەی خۆی هین کرد ئەتوانێت 8 ساڵ ئیجازەی تاقیگەی خۆی وەرگێت نا چۆن لە 8 ساڵ هەوشێوەی ئەوانی کەرتی حکومی 8 ساڵ ئەو کەسانەی لەو بەشانە تەخەلوزیان پێویستیان بە دامەزرانیان نییە یاخود قەیرانەکە وایگرتووە قەراردان بۆ سەندیکاکە لەوە لە سەندیکا چەند ئەندامێتیان هەیە بۆ سەندیکاکە هەروە ئەو ڕێژەی بەرز نەبێتەوە ئێمە ئەگەر بڵێ پێویستمان بە دامەزراندنی هەموو ئەو کەسانە هەیە پێویستمان بە دامەزراندن هەیە وەلو پێویستی بە دامەزراندنەکە کەم بۆ تۆ چونکە ئێمە جاران مەسەن بۆ نمونە ئێمە لە پلانی وەزارەتی تەندروستی لە کابینەی حەوت هەبووە کە نزیکەی بای ملیارێک و 200 میلیۆن دلار نزیکەی 2500 قەڵەوێرە نەخۆشخانە لە زاخۆ تا خانەقین لەژێر دروستکردنا بووە ئەمە ئەکید پێویستی بە هەزارها پزیشک و کارمەندی تەندروستی و بایۆلۆجی و کیمیایی و ئەوە بووە بەڵام ئێستا بەهۆی قەیرانەکەەوە هەم پرۆژەکان وەستاوە هەمیش دامەزراندن وەستاوە بەڵام بڵێ پێویستمانە نەخێر پێویستمانە چونکە ساڵانە خەڵک خانەنشین ئەبێت و پێویستمان بە خوێنی تازەیە بۆی بێن بەڵام بەهۆی قەیرانەکە و هیواداریشم ئەم قەیرانە ئەوەندە نەخایێت و بۆ شێوەیەکی ئاسایی دامەزراندنەکان بکرێتەوە با ئەو جواباتەوە کاکجەبار ژمارەی ئەندامانی سندیکا وەکو بایۆلۆجی زیاد لە 3500 ئەندامە و ئەوەی کە ڕۆتینیەن دەرچووی کۆلێجی زانست یاخود شیکاریەکانی خوێنە بەشی بایۆلۆجی ڕۆتینیەن دەبێت بە ئەندام بەڵام
بەتەنها ئەوانەی کە فەرمانبەرن لە وەزارەتی تەندروستی حەقی مافی ئەوە حتەنها ئەوان نین کە مافی کردنەوەی تاقیگەی خۆیان هەبێت لە کەتی تایبەت بەڵکو ئەوانەیە کە لە وەزارەتی خوێنی باڵاشدا کار دەکەن بەس بە تەنسیق لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەم ڕێنماییە سەرجەم هەموو ئەو بایۆلۆژیان دەگرێتەوە کە دەرچوون ئەوانەی پێشتر تەنها خوێندی باڵا و وەزارەتی تەندروستی دەگرێتەوە بەزێ سا بۆ هەموو دەرچوان جنابی وزیر لێستانی کردە لە زۆربەی تەواوی خۆشخانەکانی هەرێمی کوردستان دەرمانی شێژەکانی بۆ هاوڵاتیانی دوو پشتیان ماکیانەوە دەبەجێری ئەو زانیانێک ئێمە سەمان لەگەڵ تێکچوونی تەندروستی کرێت دەڵێن ئەو دەرمانە لە وڵاتیان هەیە بەڵام دابەش ناکرێت. تۆزە معلوماتەکەت کۆنە ئەزانی بۆ معلوماتەکەت کۆنا ئەو دەرمانە دەرمانی دژە ژەهر لە هەموو وڵاتێکە لە مەرکەزەوە دابی نەکرێت هەموو پێویستە بەغدا بۆمان دابین کات چونکە ئەو دەرمانی دژە ژەهرە زۆر کارگەی جیهان دروستی ناکە و دەرمانێکی مەسڵە ینی لە خوێن وەرەگیرێ زۆر جار ئەوەی هەیە تووشی نەخۆشی ڤایرۆسیت کە ئێمە ئەوە چەند ساڵێکە لە بەغداوە بۆمان نایێت اینجا شتێکی تریش مەسەرەن دەرمانی دژە ژەهر مەسەن تۆ لە بەریتانیا بیکڕی بۆ مار و دووپشک بۆ مار و دووپشکی هەرێم نابێ ئەبێ مەسەن یا لە تورکیا بیکڕی یا لەو معمەلەی کە دروست دەکرێت بۆ نمونە ئێمە لە فەڕەنسا ئەو معمەلەی دروست دەکرێت ئەبێ بۆ دووپشک و ماری کوردستان بکرێت چونکە زەهرەکە جیایە ئێمەوە چەند ساڵێکە خۆمان دەرمانی دژە ژەهری دووپشک کڕین خۆمان ئەیکڕین و ئەم ساڵیش دەرمانی دژە ژەهری دووپشک و مارمان کڕیوە و ئێستا ئێمە کۆنووسمان دەرکردووە و فەحسەکەیمان کردووە و تەوزیعمان کردووە بەسەر نەخۆشخانەکانە و گەشتووە ئیتر لە کوێنیە نازانم ئەوە لە بێبێ خستەخانەی خۆی بچێوەریگرێ ئەژینا لە فلۆگاکانی هەرێمدا هەیە کاکتۆ بەس یاگڕونکردنەوە لە بۆ ڕاگەاندنە بە ڕوخسەی جەنابێت ئەو دەرمانە دژە ژەهرانە تەنها لە نەخۆشخانەکانی فریاکەوتن هەیە ئەوە نییە لە نەخۆشخانە عامەکان هەبێتن یان ئەگەر بێ لە خستەخانە لە تەواریەکان هەیە برێ لە ژارینی ڕاز دەکات بەس دەبی لە فریاکەوتنەکەی هەیە کەمی کردبوو فترێک پێشستا بەزلێک فریاکەوتنیش نەبووە برین نەبووە بەس نەمان هێش ببڕێتن ئێستا وەدبینیە گەیشت تۆزیعکرا سەیریکە با من شتێکت پێ بڵم ئێمە با من حەزە بچوون بۆ کۆ جا من باش شتێکت پێ بڵم ئێمە هەفتەی پێشوو لە دوهۆکەوە نردومانە بۆ کەرکووک پیرمامەوە پیرمامە دەدەقەیە بە سەیارە ئێمە پێشتریش دووبارەمان کردوێتەوە دوهۆک و هەولێر و سلەیمانی و کەرکووک وەکو یەک شوێن سەیرەکەی دەرمان لە کەرکووک نامێنێ لە سلەیمانیەوە بێنێرین دەرمان لە دوهۆک نانێرێ لە هەولێرەوە بێنێرین حتا یەک دەرزی مەسەرەن لە سلەیمانی چەند دەرزیەک مابوو لە دووەک چەند دەرزیەک مابوو تم تابەشیکەن بەسەر هەموو کوردستانە حتا یەک دەرزی بمێنێ تەقسیمی چواریەکەی لەبەرەوە من بڕوا ناکەم نەمابێ و بە پەلەش کڕیمان بەڵام حەزەکەم هاوڵاتیانی یەکشت تێبگەن ینی ئێمە 24 سعات لە خەمی ئەوانین بەڵام زۆر جاریش ئێمە دەرمان ئەبێ بە بکڕینی دەرمان بە پرۆسیا بڕین چ لە پرۆسەی دابینکردنی تەندەرەکەی چ لە پرۆسەی مەسلەی عرضوەرگتن چ لە پرۆسەی سەلامەتی دەرمانەکە چونکە هەندێک دەرمان ئەمە حەبێک نییە گولاجێک نییە هەندێک دەرمان وەکو باسم کرد خوێنە و ئەبێت ئەنواع و ئەشکال فحوساتی سەلامەتی بۆ بکرێت